لە دوای سکاڵای زیادکردنی موچەکەی سکانداڵێکی دیکەی دکتۆر لەتیف ڕەشید سەرۆکۆماری ڕاغاشکرا دەبێت کە بڕی 4 میلیارد دیناری خەرج کردووە تەنها بۆ چاپکردنی بەناو یادداشتەکانی. لە کاتێکدا ئەو یادداشتە تەنها چاڵاکی ڕۆژانەیە و ناوەڕۆکەکەی لە یادداشت ناچێت. هەرچەندە لە وڵاتێکی وەکو عێراق دەستڕاگەیشتن بە بەڵگەی فەرمی ئاسان نییە، بەڵام کەناڵی دیجلەی عێراقی دەستی بە چەندین پڕاوگەیشتووە کە دەری دەخات دکتۆر لەتیف ڕەشیدی سەرۆککۆماری عێراق چۆن سامانی گشتی بەهەدار دەدات. ئەمەش لە کاتێکدایە موچەخۆرانی کوردستان نزیکەی 3 مانگە بێموچان کەچی سەرۆککۆمار کە کووردە و پارێزەری دەستورە دەستەوەستان سەیری خراپی دۆخی هاوڵاتیانی هەرێم دەکات و لە بەرامبەردا داوای زیادکردنی موچەکەی خۆی دەکات و بە بەهای میلیۆنان دینار یادداشتەکانی دەنووسێتەوە کە لە بنەڕەتدا تێچووی بابەتی لەم شێوەیە پێویستی بە کەمتر لە 5,000 دۆلارە. بە پێی چەندین بەڵگە دکتۆر لەتیف ڕەشید لە 7 بەرگدا یادداشتەکانی خۆی نووسیوەتەوە و لە 4 بەرگی یەکەمدا تەنها سەردان و پیرۆزبایی تێدا تۆمار کراوە. تێچووی زۆری ئەم یادداشتە کاردانەوەی زۆری دروست کردووە. بە جۆرێک خەڵکی دەپرسن چۆن یادداشتێکی 3,000 لاپەڕەیی بڕی 4 میلیارد دیناری تێدەچێت لە کاتێکدا بۆ نووسین و چاپی هاوشێوە کەمتر لە 5,000 دۆلار پێویستە. لە یادداشتەکەی سەرۆککۆماری عێراقدا کە لە مانگی تشرینی یەکەمی ساڵی 2022 لە ڕۆژی دەست بەکاربوونیەوە نووسراوەتەوە هەموو سەردانەکان پەیوەندی تەلەفۆنی، پیرۆزبایی، ئامادەبوونی لە بۆنە سیاسی و کۆمەڵایەتی و وەرزشیەکان، سەردانی بۆ مۆزەخانە و نەخۆشخانە و شوێنە گشتیەکان تێیدا تۆمار کراوە تا دەگاتە پیرۆزبایی جەژن و هەڵبژاردنەکان.